یەکێک لە ئەندامانی پەرلەمان باس لەوە ئەکا کە بڕی 20 من دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 21 نۆی 2021 بڕی 20 ملیار دیناری لە تەرخان کرد بۆ شەقامی ئۆتۆبانی بابانی شەقامی 100 مەتری سلێمانی. طبعا ئێمە وەکو لیژنەی شارەوانی لە نزیکەوە چاودێری کارەکانی جێبەجێکردنی ئەم شەقامە ئەکەین. لە ئێستادا 137 کارەکانی ئەم شەقامە تەواو بووە و کارکردنیشی تێدا بەردەوامە. ئەمە هەواڵێکە سەر لەبەری ناڕاستە و ئەمە چەند جارێک شە بەداخەوە ئەم پەرلەمانتارە بابەتی ناڕاستە خاتە ڕوو. ئەم 20 ملیار دینارە کە لە 21 نۆ تەرخان کراوە بۆ ئۆتۆبانی بابان لە شەقامی 100 مەتری سلێمانی. طبعا سلفەی یەکەم لە 29 نۆی 2021 وەرگیراوە و تاقیس بەشی یەکەم وەرگیراوە 6 ملیار و 947,390 ملیۆن دینار وەکو سلفەی یەکەم کۆمپانیاکە وەریگرتووە و خراوەتە سەر حیساباتی کۆمپانیاکە. سلفەی دووەمی لە 11 2021 کۆمپانیای جێبەجێکار سلفەی دووەمی وەرگرتووە کە 10 ملیار و 990 ملیۆن و 455 هزارە واتە کۆی گشتی ئەو پارەیەی کۆمپانیای جێبەجێکاری ئۆتۆبانی بابان شەقامی 100 مەتری سلێمانی تاکو ئێستا وەریگرتووە 17 ملیار و 937 ملیۆن و 845 هزار دینارە کە وەریگرتووە.